هۆکار هەیە کە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە ئێستا گەیشتووە کە بە ئاشکرا درۆنێک دێ لە ناو قوڵایی استراتیژی شوێنە دوورەکان خەڵکانی کورد شەهید دەکای پارچەکانی کە هۆکاری زۆر هەن بە حەقەت هۆکار یەکەم هۆکاری ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی ئیقلیمیانە کە ڕووی داوە ئێستا نەک لە کوردستاندا زۆر جار وڵاتێک ئاسمانی وڵاتێک دەبڕێ رووسیا باشکرا ئاسمانی سویدی ببڕیەوە کە ئەسڵەن ئەگەر پێش ساڵێک لەمەوبەر پێشبینێکی ئەوام کردای لەوانەیە خەڵبیتەوە خەیاڵە گۆڕانکارێکی گەورەی ڕیشەی لەسەر ئاسی دنیا بەڕێگاوەیە کە ئەگەری هەڵگرستانی شەڕێکی گەورەی ئەمان هەمووی پێشوەختن بۆ بارودۆخێک بەڵام ئەوەی لە کوردستان یا لە هەندێک شوێن لە هەندێک ناوچە لە لوبنان لە کوردستان لە کۆمەڵەشت ڕوویدا ئەمە نیشانەوەی ئەم منتیقانە منتیقی گەرمن بۆ شەڕ ئەگەری سەرهەڵدانی شەڕ لە ناوچەکاندا ئەگەری زۆرە بە تایبەتی کوردستان ئەمە پێشەکیەکە بۆی کە هەندێک دوژمنیازی ئەوە هەیە پەلاماردە داگیر کە ئەگە بۆی بلوێ هۆکارە سیاسی و نێودەوڵەتەکە لە ئارادا هەیە بەڵام بەڕای من هۆکارە ئەساسەکەەوەیە کە ئێمەی کورد لە چوار پەرچەی کوردستان یەک نین یەک بیری بۆ چون نین یەک نەخشەڕێگانین ڕاستە پارچەکانی کوردستان جیاوازن خصوصیەتی قانونی دەستوری سیاسی تایبەت بەخۆی خصوصیەتی ئابووری تایبەت بەخۆی هەیە بەڵام دیشانەوە ڕێگر نییە لەوەی کە ئێمە با بڵێن نەخشە هاوبەشێکی ڕێک نەخشە هاوبەشێکمان هەبێت لەسەر ئاستی سیاسی کەچوار پارچەی کوردستان لەسەر ئاستی نەتەوەیی ئێمە خاڵی لاوازی ئێمە ئەوەیە کە یەک پارچە نین یەک دەنگ نین و لە بەرامبەر ڕووداوەکاندا هەڵوێستی جدیمان نییە لە ڕووی قانونیەوە لە ڕووی سیاسیەوە ئێستا دەبووە ئەمەمی بیهەژێنین بەڕای من دەوڵەتی تورکیاکە هێرشانە چر کردوێتەوە هەر لێرەنی تۆ تەماشاکەی نەخشەی بەرامبەر بە سووریایە نەخشەی بەرامبەر بە یۆنان هەیە خەریکەی لەگەڵ یۆنان بیکاتە شەڕ بەڕای من تورکیا پێی وایە گۆڕانکاریەکی ڕێشەیی ئیقلیمی و نێودەوڵەتی و جیۆپۆلیتیکی بەڕێگاوەیە ئەم ترسی لە خۆی هەیە کە تورسی لە خۆی هەیە بەرامبەر خاڵی بەهێز دەیەوێت خاڵی بەهێز لاواز بکە ئەم پەلاماری خاڵی لاواز نادا ئەم پێی وایە کورد خاڵی هێزە لە بەرامبەر ئەو ئیمپراتۆرەتی ئەو هەیەی ئەم نەخشە و استراتیژی هەیە بەعز یەکەم استراتیژی یەکەم بەربەست یەکەم لە بەردەم ئەو کوردە بۆی ئەوەیە کورد تێکشکێنێ لە بەرامبەردا درێژەدانی خەبات یەکگرتووی نێوان لایەنە کوردستانەکان و بە تایبەتی ئەرکی هێزە سیاسیەکانی باکوورە بە دەرەجەی یەکەم بەڕێی منەوە خوێنەوەی خۆمە بە قەناعەتی من لە جیاتی ئەوی بێن لە قوڵایی باشوور یا ڕۆژهەڵات یا ڕۆژئاوا پارچەی باکوور خەباتەکەی بگوازێتەوە نەک باکوور بەڵکو بیگوازێتەوە ناو عمقی تورکیا بۆی شەڕەکە وەرچەرخێنێتە ئەوێ بێگومان تورکیا استراتیژی تایبەت بەخۆی و دوژمنەوە ئەو کورد نەمێنێ هەموو وەسایلێک بەکار بێدێنێت لە شۆڕشدا لە هیندوا بووە لە کوردوا بووە عەرەبوا بۆ خۆی تورک خۆی وا بووە لە بەرامبەردا من نابێ بڕوانمەوەی تورک چ پلانێکی هەیە ئەبێ من تەنها وەکو کورد معریفەی ئەوە پێهاکەم لە ڕووی سیاسی استراتیژیەوە هەڵی سەنگێنم تورک بەرنامەی چیە بەرامبەر بە کورد ئەمە گرنگ نییە هەرچیەک هەبێ دوجار بەرنامەی ناوبردنیش بێت ئەساس ئەوەیە من بەرنامەم چیە وەکو کورد لە بەرامبەر ئەودا پلانی من چییە پلانی ئێمە پلانێکی پەرتەوازەیە بەرامبەر دەوڵەتی کورد و لاوازین بە حەقەت ئەو نقطەی لاوازی ئێمەیە وەکو سلوکی خۆمان بەڵام وەکو نەتەوە پێگەی ئێمە نقطەی قووەتمان هەیە بۆیە ئێمە کەوتینە نێوان بەردەئاشی نقطەی قووەتی واقعی خۆمان وەکو کورد و نقطەی لاوازی خۆمان وەکو سلوکی سیاسی و ئەحزاب و پارچەکانی کوردستان بۆیە لە بەرامبەردا یەکەڵوێستی کوردستان زۆر گرنگە و جوڵەی دیبلۆماسیش بە هەموو پارچەکانی کوردستان میمە لە بەرامبەر UN لە بەرامبەر ئەمریکا و دروستکردنی فشارێکی نێودەوڵەتی لە ڕووی سیاسیەوە گرنگە و دروستکردنی فشارێکی جەماوەریش مهمە بەڵام لەسەر ئاستی ئەوروپا لە هەموو ئەو خاڵانە گرنگتن لەم نقطەدا بەڕای من کاردانەوەیەکی پڕبەپێستی خۆی ئەوەیە هێزی چەکدار بچێتە ناو قوڵایی تورکیا هۆکاریەوەی هەممان لاوازین هۆکاریەوەی بە پەرتەوازەین لایەنێک ڕەخەن لایەنێک دەگرێت لەسەر نقطەیەک بەڵام ئەویش ڕەخنە لەگرێت لەوەی تر لەبەر چییە لەبەرەوەی مە دانیشتنێکی استراتیژیمان نییە کە نەخشەی هاوبەشمانێک و باسم کرد 10 ساڵ زیاترە هەموو هێزە سیاسەکان بە بچووکی گەورەوە هاوڕمان کردو کە ئێمە یەک کۆنگری نەتەوەیمان هەبێ بەڵام ڕنگدانەوەی هەموو پارچەکانی کوردستان بێ هیچ لایەک لۆگۆکەی بەرنامەکەی حزبەکەی شخصەکەی زاڵ نەکا بەسەری واتە کۆنگرەیەکی نیشتیمانی بێ کۆنگرەیەکی نەتەوەیی بێ لەسەر ئاستی ئەوروپا دروست بکرێت بەڵام ئیداری هەر چوار پارچەی کوردستان بکە ئەو کاتە باوەڕ ناکەم هیچ کلێنێکی وا دروست بێ
نازانین هەرێکە و یەکی تاوانبارەکە هەمومانێکی تاوانبار دەکەین من ئەڵم هەمومانە نسبی ئەم مۆزوع مطلق نییە بڵێم فلان لایەن فلان لایەن ئەمە لەبەر لایەنێکی دیاری کراوە لایەنی ئەلف حەزێکی هەیە حەزەکە مسەیتەر بێ لایەنی بیش هەر حەزەکە مسەیتەر بێ کێشەکە لەوەدایە هەر لایەنێک پێی وایە بوعدی استراتیژی ئەو زاڵترەوە ئەوە توانێت باشە کورسان ڕزگارکە دەی باش ئەگەر هەمومان تاقی خۆمانی خێنشتە باشەکانی خۆمانی خێنشتە سلبیەکانی خۆمان و لابنین و هەمومان کۆک بین لەسەر ئەوەی ئەم کۆنگرەی نەتەوەی یان ئەم یەکگرتنە دەتوانێت تا چه ئاستێکی دیبلۆماسی و قانونی استراتیژی کار بۆ باشوورکە بابیکە بۆ باکووربیکە بابیکە نەشبێتە تەدەخولات ئەو کاتە بە قەنەعەتی منەوە توانین زۆرشت گۆڕین بەڵام سەربارەوە دوژمنیش بەهێز بێ سەربارەوە ناو ماڵەکانی خۆمان تیرۆرمانکە ئەمە حتمێتی تاریخیە گەلی چەساوە و گەلی زۆر لێکرا و دوجار بە مافی ڕای خۆی دەگا و هەر لە فیرعون و هەر لە سەدام و هەر لە نازانم چی ئەمان هەمووی کۆتاییانەوە ئیمپراتۆر کۆتاییات و هەموو گوێزەوەی لە بەردەستدا بووە کەسیش چەکی بە قووەتی هەبووە مرۆڤ هیچی پێ نەبووە کەوکو نەمرودە کۆتایی هات چکە زڵم کۆتایی دێ ئەم زڵمەش کۆتایی دێ بەڵام کەیە یەک زەمەنی سیاسی و دیبلۆماسی و گۆڕانکاری نێودەوڵەتەکان هۆکاری با بڵێن ئەو زەمینە لەبارن بەڵام هۆکار ئاساسیێک و باسم جارێکەوە ئێمە و خۆمان و کوردین